بەڕێزان سەبارەت بە کێشەی موچە لە سلێمانی و دواکەوتنی موچەی موچەخۆران هەر لەو پارێزگایە گفتوگۆ لەگەڵ بەڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک زیاد سڵاوت لێبێت، بۆچی لە سلێمانی کێشەی موچە هەیە و لە کاتی خۆیدا بەش ناکرێت؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێز، هەموو لە یەکمان نەزانین ماوەی چەند مانگێکی زۆرە موچەی موچەخۆران وەکو پێویست وە لە کاتی خۆیدا بەش ناکرێت بە سەبەب هۆکاریەوەی کە گوایە سیولە لە بانکەکانی سلێمانیان نییە و فترێکی زۆری بردووە و خەڵک ڕۆژانە لەبەر بانکەکانە ڕیزە بەستن هەتا چەند کەسێک مردن لە سەرەی وەرگرتنی موچەکانیانە و بەڵام پیانەڵێن پارە نیە و بڕۆن بەیانی وەرنەوە. ئەنجومەنی پارێزگا بۆ مەبەستان لە بیدایەتی مانگی 5 چەند ئەندامەنجومەنێک واژوایان کۆ کردەوە و داوای بانگێشکردنی بەڕێوەبەری بانکی هەرێم و لەگەڵ بەڕێوەبەری گومرگی هەردوو دەروازە فەرمیەکەی سنووری سلێمانی کرد، بەڵام بەداخەوە تا ئەم دەقێشی لەگەڵ بێ کەسیان ناتوون بۆی کە ڕوونکردنەوەمان باتێ و ئەنجومەنی پارێزگا وەکو لایەنی کەڵبژێراوی خەڵک کە موچەخۆران و باشە پێتان وایە بۆچی نەهاتن و ڕوونکردنەوەتان سەبارەت بەمە بداتەوە کارەکەی چییە؟ هەتا ئێستا ئامادە نەبوون بێنە ئەنجومەنی پارێزگا و ڕوونکردنەوەمان بنێ و بەڕێی منیش هەتاوەکو ئەو ڕۆژە نێتە پێشەوە داهات و پارەی کۆکراوەی مانگێکی ئەم سنوورە نەزانین چەنە بە ژمارە و داتا بە خەڵک و بە ئەنجومەنی پارێزگا نەوترێت بەڕاستی خەڵک متمانەی لا دروست نابێت و قەت بڕوا ناکات ڕۆژانە خەڵک چێتە بەر بانکەکان و پێیان بڵێن پارە نییە سیولە نییە. هەموو لایەک لەسەرەوە متەفیقین کە داهات زیایی کردووە، بەڵام ئەم داهاتە بۆ چوەچێ ئەی بۆ ناگەڕێتەوە بانک. لەبەر ئەوە پێویستە خەڵک بۆی متمانەی بە حکومەتەکەی خۆیە بێت، بۆی متمانە بە حکومەتی خۆجێی سلێمانی بکات، پێویستە بە داتا و ژمارە داهاتی مانگانەیە شارە یالان کرێت. جای ئەعلانی دەکات؟ وەڵای جا منیش وەکو ئەندامێکی ئەنجومەن و وەکو هاوڵاتی چەم سنوورە داواکاریەوەم، یعنی هەمومان بینیمان جەنابی سەرۆکی حکومەت لەگەڵ پارێزگارەکان و لەگەڵ ئیدارە سەربەخۆکان کۆبووە و لە کۆبوونەوەکە نەخشە ڕێگادانرا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و ئەو کێشەیە تا ئێستا بەرقەرارە و ئەوەتانی خەڵکە بووە. باشە ئەنجومەنی پارێزگا کێشەی موچەی خستۆتە بەرنامەی کارەکانی کۆبوونەوەی لەبارەوە کردووە تا ئێستا؟ ئەنجومەنی پارێزگا کاتێک دەتوانێت کۆبوونەوەی لەسەر بکات و بیخاتە بەرنامەی کاری کۆبوونەوەی خۆی کە بەرچاوڕوونیەکێ بێت، بەڵام ئێمە لە هەموو بە دوواداچوون و پرسیارکردنێک هیچ داتا و ژمارەیەکمان دەست نەکەوتووە. بۆ ئەنجومەنی پارێزگا گەر کۆبوونەوەش بکات ناتوانێت ڕاستیەکان وەکو پێویست بە خەڵک بڵێ یان بتوانە بۆ خەڵک و حکومەت دروست کاتەوە، ئەوە تەنها بە داتا و ژمارەکرێت. باشە کاک زیادانی دەوێت پرسیارێک لێ بکەم بەسەراحەت پێم بڵێ ئەوە لە دەسەڵاتی چێ خەم لەمە بخوات، ینی چێ خەم لەم کە لە وەزع بخوات خۆت باست کرد، ینی ئەوەی کە پێشتریش بینرا ینی چەندین کەسی بەتەمەن لە ڕیزی وەرگرتنی موچەی کە مافی خۆیەتی دەمرێت ئەو ئەزیێت و ئازارە ینی چەند مانجێکە هەیە لە ڕیزەکانی وەرگرتنی موچە لەو پارێزگایە. بەڕاستی ینی ئەگەر بەسەراحەت پێم بڵێ ئەمە پێویستە چێ خەم لەمە بخوات؟ ئەوەی کە پێویستە خەمی لێ بخوات ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان لەم سنوورە خەمی لێ بخۆن، ئەبێ حکومەتی خۆجێی سلێمانی خەمخۆری یەکەم و ریزی پێشەوەی ئەو مۆزوعە بێت کە حکومەتی خۆجێی جەنابی پارێزگا لە تۆپی دەسەڵاتی حکومەتی خۆجێیە، ئەبێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی خەمی لێ بخۆن، ئەبێ مانە هەمومان دەست خینە ناو دەستی یەک و خەمەکان بکەین بە یەک و بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین.
خۆی کاک زیاد ئەمە لە هەر کێ بپرسی هەمووی دەڵێ دەست بخێنێ ناو دەستێکم کێشەیە چارەسەر بکەین هیچ لایەنێک لەمانە یعنی ئەوەی کە باسی دەکەیت تۆپی ئەنجومەنەکە ئەوەیە کە پارێزگارە ینی بەتەنگ ئەم داوایەوە چوە تا ئێستا ئەوەنێ من بزانم ئاگام لێبێکە ئێمە ئەنجومەنی پارێزگا و پارێزگا تەنها دیوارێکمان لە بینایە کەمترین قسە و باسم لەسەر مۆزۆی موچە و موچە خۆران بیستووە کەەوە چەند مانگە ئەم کێشەیە بەردەوامە باشە بە شایەدی هەموو ئەمانش کە لەوێن لە ئەنجومەنی پارێزگا بەڵێ هیچ هەوڵێکیش نییە بۆی بیانەوێت وارزم کردی کە بەڵێ هیچ هەوڵێک لە ئارادانیە بیانەوێت ئەم ڕەوشە ئەم کێشەیە چارەسەر بکەن کێشەی موچە لە پارێزگای سلێمانی من دڵنیام کە هەوڵی بۆ بدرێت توانرێ و کێشەیە چارەسەر بکرێت و ئەگەر چارەسەریش نەکرێ بڵێن لە 100 چارەسەر نەکرێ تا ڕادەیەکی باشە توانی چارەسەریکەی هیچ نەبێت ئێمە داتا و ژمارەیەکمان لەبەر دەست بێت حکومەتی خۆجیایی بە فەرمانبەر و موچەخۆر و خانەنشینەکانی خۆی بڵێ کاکە داهاتیە مانگەی منەوە نەبووە بەشێوەنەی موچاکە خۆ تا ئێساوەشمان نەدیوە هەموو لایەکی ژەڵی پارایە داهات زیایی کردووە هێ باشەم داهاتە چی لێکە زیایی کردووە ئەی نابێ بە وڵاتیەکانی باشە و هەوڵاتیانە دەڵێن خەڵک دەڵێن چی ئەم کێشەیە بەم شێوەیە بەردەوام بێت ئەمە چەند مانجێکە هەیە لە ڕابردوودا وەرە داهاتوشدا چەند مانگێکی دیکە بەم شێوەیە بەردەوام بێت هەڵوێستی هاوڵاتیان چی دەبێت سەبارەت بەم پرسە من دڵنیام ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیان پەست و بێتاقەترە بن لەو کێشەیە شکەوە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی خۆیان و خێزانیانەوەیە فەرمانبەر هیچ ڕێگایەکی تر بۆ پیاکردنی پارە و قوتشک نابە جگە لە موچەکەی خۆی نەبێ و مانگێک دەوامەکات بۆی لەسەری مانگە حکومەت پارە و موچەی خۆی باتێ بەڵام کە موچە نەبێت ئەبێتەوەی لاوازبوونی دەوام و ئەمەوا دەکات کاریگەری لەسەر دەوامکردنی دروستبوونی کێشە فەرمانبەران دەکات بە دڵنیاییکە فەرمانبەرێکە موچەکەی نەدرێتە بۆچی دەوام بکات ینی بۆ چۆن دەوام بکات کە واقعی خۆیەتەوە ئەخدە لە بینی خۆی و حکومەتەکەی ئەو مانگێک دەوامەکات حکومەتی سەری مانگ پارە و حەقی خۆیات باشە باشە کاک زیاد دەمێ پرسیارێک لێ بکەم هاوڵاتیەکی سلێمانی بێتە لای تۆ پێت بڵێ ئەم کێشەیمە چارەسەر بکە تۆ چۆن وەڵامی ئەو دەدەیتەوە دەڵی چی ینی تۆ ئێستا من پرسیارە لە تۆ دەکەم ئەمە بۆ هاوڵاتیانی سلێمانی بۆ ئەوانەی کە موچەکانیان دوا دەکەوێت ئێوە چۆن وەڵامی ئەوان دەدەنەوە کە بڵێن کێشەمان لە موچە هەیە من بۆ خۆمە کۆلدامی ئەنجومەنی ئەو پارێزگایە لە مانگی یا سێ بوو یا پێنج بوو لەگەڵ ئەو هاوکارانەی تری خۆم یاداشتێکمان واژۆ کردووە داوامان کردووە لایەنە پەیوەندیدارەکان بێن ئەنجومەن و بەرچاوڕوونیەکمان بنێ بە داتا و ژمارە لەمە زیاتر خۆ من هیچ هێز و قوتێکی ترم نییە یانێ توان چی بۆ بکەم جگە لەوەی کە خەمی لەگەڵا بخۆم و خەم خواردنیش ورجی خەڵک تێر ناکات باش ڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ کاک زیاد سپاس بۆ ئێوەش بۆ من